سلام عرض دەکەم خزمەت بینەران عەزیز و خۆشەویست بە ناو یادی خوا بەرنامەکەمان دەست پێکەین بەخێراتن بۆ بەرنامەی پێگەی ژن. ئەمڕۆ دوو میوانی زۆر خۆشەویستمان هەیە، خانمی سارا گەلەداری، ئەکتەر، نووسەر و شاعری خۆشەویست، بە دایە ئاسیەی مورادیزەر ئەکتەری خۆشەویست. هاینە خزمەتتانە بەخێراتن یەخوا بەخێراتن دایە ئاسیە. سلام بۆ خانەوادەی گشتیە. زۆر سپاس بەخێراتن. هاینە خزمەتتانە زۆر مایشانازیە خانم گەلەداری لە خزمەتتانە. قوربانتان بم. بەناو خوڵقێنەری ژیان و هۆنەر. سلام عەرز دەکەم لە خۆمەت بینەندەگەر عەزیز و خۆشەویستە، هەروە سلام عەرز دەکەم لە خۆمەت ئێوە و دایە ئاسیەی عەزیز و دەستەندەرکارگەر ئەم بەرنامە ئەم لە خۆمەتتان بەخێراتن. دایەگیان بۆمان باس بکە ئەمە چۆن بوو ئێوە واردی ئەرسەی فیلم بوون؟ ئەوەڵ جار لەکوێوە دەستان پێکرد؟ بۆ خانەوادە لە شیانە. لە شیانە. لە فیلمی کێ بوو وە چۆن وارد بوو؟ وەڵا هین سالمی سەرواتی. کاک سالمی سەلاواتی. ئەوەل بە عنوانی تەدارۆکات چوون، بێوەیان وت کە بە عنوانی تەدارۆکات بێن، دوایەوە وتیان کە ئێوە بە کەڵکی فیلم بازیکردن بێن. بەڵێ. بەعنوانی ئاشپەز چوون. ئەری بوومە قاوەچی، لە قاوەچیە وتی تۆ بۆ فیلم قاچی خانمرات. پێیتیانکە بۆ فیلم قاچی. ساڵی چەنێ؟ ساڵی 85 بوو ئەگەر من بیرم بێ کە دەستان پێکرد. لەکوێ لەدایک بوون؟ لەدایک بووی کوێندایگی؟ ئەوەی هەن ئەوەی هەن نزیک مەریوان. بەڵێ. نیێنە ئیتر لە باوەش دایکمان بووم هاتمە سنە. هاتن بۆ سنە. ئەچینە سوراخ خانم گەلەداری عەزیز. خانم گەلەداری ئێوە لەدایک بووی کوێن؟ وەڵا من لە شارسنە لەدایک بووکەم لە مەحەلەی قەتارچیان. باڵێ. ئەڵبەتە ئێمە کورد هەین وە لە کورد سنەنی باڵگۆرەم لە کوردگەر تورکیان لەوێ کۆچیان داگا هاتکن بۆ مەحەلەی قەتارچیان لێنە دانیشتووی ئێنەنا و منیش لەدایک بووی چ ساڵێکن خانم؟ من بە میلادی 1973 شەمسی 1352. بەڵێ کاتم 46-47. بەڵێ. بەڵێ. لە کەی و دەستان کرد بەم کارەوە واردی ئەرسە بوون؟ ئەسڵ ئەوەڵ جارێکە ئەم جێرەقەی عەلاقە بە ئەدەبیات یا عەلاقە بە شانۆ لەکوێوە بوو؟ لە واقع ئەتانم بێژم لە مناڵیەوە ئەتان بێژم لە ناو خوێنما بوو هۆنەر بە خوێندن چیرۆکگەرێ کە میمکە لە مناڵیەوە شۆگەر زنسان لەژێر قورسیا بۆ من ئەیگەڕاندەوە چیرۆکەکان من خۆشمە هات، یعنی ئاوا بێژم کۆشەکان میمکمم قایمە کرد، چاشێوەکەیم قایمە کرد نێواتەوە نەچێتەوە کە ئەو نەچێتەوە بۆ من چیرۆک بێژێت فرە خۆشمە هات. و ئەمە هەر وتم هۆنەر لە ناو خوێن منابوو خۆشمە هات تا چەند ساڵ بوو ئەو ماوە؟ من پێشەوەیکە ئەلف با فێر بم، پێشەوە کە سەوادی نووسینم بێت و خوێندنم بێت، داستانمە خوێندەوە، چۆنم خوێندەوە، خۆشکە گۆرم بوو بۆ من چیرۆکێکی لە ڕووی کتێب ئەخوێندەوە، من لە ڕووی عەکسەکانی ئەمەمە حفزە کرد لە زێهنما، هەر بۆ خۆم تکرارمە کردەوە. فانتزی های مناڵە. باڵێ. وا بوو کە خۆم ناو تەخەیوڵات خۆمە هەمیشە داستانمەوێت، داستانم دروستە کرد، خۆشمە هات، عەلاقەم بوو. و ئەمە ئێدامەی بوو تا لە ئەنشان نویسیەوە چوون بۆ مەدرسە، جۆملە نویسیەکانم دروست بوو، ئەنشان نویسیەکانم مەسەڵەن قەشەنگ بوو، خۆشیان هات موعەلمەکانە. لە دووم ڕانماییە وەڵین جارەقەگە شێرم شروع کرد، لەبیرم تێ مناڵ بوو دووم ڕانمای بووم ئەوەڵین شێرێک کەوتم پەڕاکردن خۆشکم لە ماڵ هاوسایەکمانە بوو، چوونتم من ئەم شێرمە وتکە تۆ ئەمە چەس من نەمەزانی ئەمە شێرە بەڵێ ئەنۆ دەسم پێ کرد و بعدەن کە وەردە ئەرسەیە چوومە دەبیرستان من لە سینەما جوانۆ شروعم کرد. سینەما جوانی سنە؟ بەڵێ سنە لە خانێ فەرهەنگ ئازمونیاندا هەر لە تەرێق نەزانم تەلەڤیزیۆن بوو
مگفتن من خوشگیکم کاربن صدا سیما بو شده ابلاغیان کردو منیش خوشمد چون امتحانم دا قبول بو. بله پس خانواده که هنری تن بود. لواقع هنرمند نون ولی هنر دوست بود. چون فرقشو پرینده به من با من ارزش قائل بود چون اوانو من سرکوب کن یا بیشتر تو نوید بچیت نه هنر نه منو خوشیانه هات حتی باک مشاوق اصلی من بود چون به سمت سوی هنره. بله. چنین باش که هندری انسان برو سمت هنر و افکار و اعمال و آرزوکانی لعزای بنمالکی خوی به یعنی ام زورتر همانه که لدروی بنمالکی ولی خب چنین جذاب به اگر که اعزای بنمالی خود به تایبت باو که گوری مالا هندری بنیام به ده یعنی سم مردم تن ناسه وقتی که ارونو معنا و دیاره که خوشویستی همون لایک نو أري والله قشني على ترى نزلم بوين أرز خان مرادي لاش شيانا زنم بوين قشنيان لا أبي هن زنم بوين لا ترانا لا شمارة قشني أم ناس زنم بوين زنقت بوين كاريان لقالكي أري والله جايت الخوت هر كامل كيت بخوش بوفرياب كوي أشي كارك أري والله حتى زنم بوين أتشم دايجان زورتر حزكي كفيلمي چه فيلم هاي كايكي والله حتى كم فيلمي سك خوش بيت تماشاي بچ زوانه به أري حد زوانك إيجي من نابيس يعني بوتان فرق ناكا أري والله فقط فرقي كايب كان لنا أري والله راسا فرمون وچني خوش كا دايا هاي وك دايا آسيا من هي اما براسي اگر که آوان نبوایتن اما دستو پای خو من گم اگرونه من زین چیپ کن و چنی خاص که دای آسیا دوای حتی ماوی که گذرا لسنیان لسال 85 هات نتناوم ارسو و خریکن لذت بن چه جبن و من پرسیارکم اویا ایوه نظرتان سبارد به فعالیتی جنان لناو سینمای چیه؟ واقعیتی تنگره که ایسا فکر کنم آواز بوده مردم زناتر بودن آگاه ترن نسبت به مسائل خانواده کان راحت تر تانن تک مسئله که برخورد کن جنکان خویان جایگاه خویان خریکن ورده پره پیان خویان یان شناسیگه و خویان خریکن اناسنن به جامعه بنابراین فکر کنم اما فرق عالیه فرق خاصه و اینکه هنیتر جوانگر خریکن مطالعه کن خوینن انوسن فعالیت یعنی از تن درو لمال یعنی بسنده نکن به محیط مال سینما به نظر من درسته هنره که مخصوصا لناو جن کردایتی خوامنه مثلا من خوام مشکلی کم نو خوام مثال بهم لخانواده خوام ولی امدین اطرافیان او قصه او زمانه کم او پروسه کم که من چومناو کار سینما سنگین بو حتی بو مثلا معلمه کانم سنگین بو جدید بو مثلا لشهر بوچک وکسنا کنیش که برای کار سینما بکا ازانه بویان عجیب بو ولی ایسا جگه کفتگه خریکا فرتریش جگه کفت بله سنه که شاری فرهنگ و هنره کردواری که شار کلن همویان علاقه خاصیان هی حتی لآوایی کانا ابین که لدار تودن ساز دروسه کنو همیشه گورانی و شعر من برگایا ولی خب شتی که سد راهی جنانه معنی که بو جنان که واردی ارسی سینما بن اما خب جنی هنرمند من بو پیشتر که با وفور بو معنا تلاشیان کرده لم ارسه و چنه درخشان بون ولی خب وارد بون به سینما و معنی ولو جيجا سريع عامل هي سريع شت هيك الصدراء إنسانة بو تايسا بعنواني خانميكي أكتر يا كسيكا بعنواني كجنسية تانجنا باعثي مشكلة بو بوتان مجوز يعني ندابي يا هرشتك قطعا ما بوغا
قطعا وا بووکە من وەختی شروعم کرد بە کارفیلم لە سینەما جوانی و شروعم کرد ئەوەتانە پێبێژم وتم فرە بۆیان ئەوان بووین فرە ژنگەر بووین فرە کەنیشگەر بووین لە ئەرسێ هۆنەرا بوون وەلێکان وتم جێگە نەکەفت و من لە کارفیلم و شروعم کرد سینەما یعنی بازیم کرد چەند ساڵ لەمەوە بەر؟ ساڵ تقریبا 1398 1300 1300 بۆخشن 78 بۆخشن مازرێت باڵێ 78 دەسم پێ کرد من بازیم کرد دوو کارم بازی کرد بۆ ئاغای قۆبادی بامەنە قۆبادی دوو فیلم کۆتای 8 میلیمتری لە سینەما جوانە دووستانە بوو چۆن من خەریکم دۆرەکەمەدی کارم شروع کرد وەچەنە خاس کە ئەوەڵین کارەکانتان لەگەڵ کاک بەمەنە قوبادی بووە باڵێ بۆ من افتخارێ بوو واقعاً وە کاسی دۆرەکانیم گۆزەران ئاکاسی فیلمبەرداری داستانی نووسی یانێ بوتم سەختیگەر خاص خۆی بوو یانێ هەتا بۆیان عەجیب بوو من کایەمە کرد دەزانی ئەچوو من سەیم ناکرد فرە خۆم نیشان بەم خۆمم قایمە کرد دەزانن چێژم پێتان نە لە خانەوادەم لە مەردم مەسەڵەن ئەوە تۆزێحم نادا بۆیان ئەو ئانا وا بوو بعدەن من شروعم کرد بە کاری تەئاتر بوومە بازیگەری تەئاتر باڵێ شانۆ ئۆستادیشم مەرحوم هەمەی خەلیلی فەرد بوو کە یەکێ لە خوا ڕەحمەتیان کە یەکێ لە تەئسیر گوزارترین شەخسیەتێک بوو لە ناو سنا کە بە سریک جوانگەر پەرەیدا و ترسی لە وجود مناشکان منێکە ئێتەماد بە نەفسم سفر بوو من لەبیرم تێ ئێمە وەک سەرواز بووین ئاوا بێژم پێتان من ئێحساسمە کرد 2 ساڵ تواو ئێمە بازیمان کرد پۆرۆمەتە دەر زەنجیر بازیمان کرد چمەتنێکی سەخت فرە سەخت بوو بەڵێ من جۆزە هەمزۆرایان بووم 2 ساڵ تواو ئێمە 8 ئەچوین وەک پادگان بوو لە 8 سبحۆ تا 12 شەو ئێمە بکوب تەمرینمان بوو بەدەن بەیان فڵان و ئەمە فرە بۆ من خۆشایەند بوو چون واقعا منی پۆختە کرد ئێتەماد بە نەفس منی بردەسەر توانایی منی بردەسەر خۆمم ناسی زانیم چەندێ پەتانسیێلم هەست بۆ کارکردن و ئەمە باعث بوو من لەبیرم تێ ساڵ ئیتر 71 بوو ئەووەڵین کارێ نمایشم کە چوومە بان سەحنا سوورە سۆهراب بوو بە کارگەردانی ئاغای شەهرام میرزایی من بوومە بهترین بازیگەر و ئەووەڵین بازیگەر لە بین ژن و پیاگا جەشنوارەی فەجر بوو فکەم دەهۆم بوو ئەگە اشتباه نەکەم دەهۆم یانزۆم باڵێ حدودگەرە تر من بازیم کرد و بازیگەر متعددم کرد متاسفانە بە دەلایل مختلف یا مەسەڵەن کارەکە تایدناو یا مەسەڵەن بازیگەرەکان ناهاتن خۆلەسە وەلی من ئەوە لێنایتە جەرەقی خوارد ئەووەڵین کارم کە ئێتەماد بە نەفسم پیا کرد و ترسەکانم شکیا بۆ عنوان ژنێک کورد کە نیشکێک کورد معرفی بووم بە باسی و خەڵاتەتان کرد خەڵاتی ترتان وەرگرتە لە بواری چیرۆک یا شانۆنامە وڵا واقعیتی هەنگێکە باڵێ لە نەمایشنامە یعنی شانۆم نووسیوە لە هۆزێ هۆنێری خەڵاتم هەڵگرتگە واقعیتی تانگەیکە وەلی نووسیکمە من چۆن کارم نووسینە نووسیکمە وەلێکان نەمداگە بەخش مۆسابقە یا مەسەڵەن باڵێ داستانم شێعرەکانم هەتا نەمایشنامەکانم هەسم باڵێ وەلێکان ئەو جایزێکم کرد 2 ساڵە لە هۆزێ هۆنەری باقێکی پیرۆز ئەزانن کە دایە ئاسیەی خۆشەویست تا ئیسە چەند جار کاندید بووە نامزەد بوون و خەڵاتی باشترین بازیگەریان وەرگرتە دایەگیان بۆ کام فیلمتان بوو کە خەڵاتی بازیگەریتان وەرگرت چەندیسیان پێتاندا وەڵام من ئینسانم سەرواتی بوو لە ئاغای سەڵەواتی ئەری وەڵا لە شیانە یانە فیلممان بازی کرد یانە دایان فیلم دیێرە بەڵێ وە کاندید بوون بۆ باشترین بازیگەری ژن چه حسێکتان بوو وەڵای ئیتر ئەوە فیلمی سۆک دروستمان کردنەوە
بەڵێ و ئەوە جوان کایەتان کرد و درەخشان بوون کە چوینە جایزەتان نزیکە هێنە مەشت نیەنی چە فیلمان دروست کردە لەوێش فیلمتان دروست ئەری کرد وەڵا تایسە لە خااترتان نییە کە چەنە فیلمتان کایە کردێت وەڵا لەبیرم نییە خاص بەڵێ ولی خۆب ئیتر لە ساڵ 85 مدام کارتان کردە ئەری وەڵا چ کارهایەکی درەخشانیش بەڕاستی بتوانیتانەکە خەڵاتی بۆ بگرن ئەری وەڵا خانمە گەلەداری بەرنمەکەی ئێمە زۆرتر ڕاجع بێ مشکلاتی ژنانی موفەقی کووردە من گەرەکمە یەکدانە پرسیاری ترکەم ئێوە چی قسەیەکتان هەیە بۆ کەسانێکە بۆ ژنانێکە گەرەکیانەکە واردی ئەم ئەرسە بن ئیستا نەک فقط ئەرسەی سینەما شان و ئەرسی ئەدەبیاتیش چ قسە هایەکتانێ بۆ کەسانێکە ئامالیان هەیە ئارۆزویان هەیە بەڵام فعال نین و فقط ئامالەکانیان ناو مشکیان ناهێڵنەوە لە دیدگای منەوە موفقیت چجۆری تعریفکەین هەر ئینسانی بۆ خۆی دیدگایکی هەست من موفقیت لە ئەوە نبینم کەم فقط تۆ بیت لەناو هۆنەرە ئەوەڵەن لەناو هۆنەرە ئەوەڵین قسەی کاشێ بێ وەژدانی ڕاحەت بێت یعنی ئەشێ ئینسان مسلح بێت چی جۆر بێژم هەروە کەوتم پێشتریش وەک سەروازێک بێت هەمیشە ئامادە بێت یعنی هەرچی شتێ بێت هەرچی شتێ لە ڕووی نەزمۆ بێت وەختێک نەزم لە ناو کارتا بێت ئەتانی موفق بی وەختێ مطالعات بێت و ئەوە کە ئەفەرمونێژن لە ژینگەر چەیان بوێت بۆ وتەن ئایسا من فکرەکەمەوە ژنەکان دەغدەغەکانیان پیاگانەس یعنی لە کوردستانە لای هەموو جێگێکە فکرەکانیان پیاگانەس یعنی فرە کەممان هەست تەفەکر و فکرێک ژنانەمان بێ یعنی هۆرمۆن ژنانێتیا بێ دەغدەغەکانمان فرە سێمە بۆ وتن وەلیکان متاسفانە ناچین بە شۆنیا ئەزانن ژنانە نویسی ژنانە فیلم دروستکردن ژنانە شعر وتن ژنانە بازیکردن ژنانە یانەیەکان خۆیان بناسنن کە هەن ئەزانن ژیان ژن لە ژیانەوە هاتکە ژنەتانێت لە تووە و ئەرسەگەرە یعنی ئایسە وای پێهاتکە خۆیان یان ناساندگە و واقعەتی بەڕۆژ بووگەن ولی فرەتر بۆ خۆیان احترام قایل بن ئینسان وەختێک بە خۆی احترام قایل بێت بۆ خۆی ئەرزشدا بنێت دیگەرانیش بۆی ئەرزشدانن ژنەکانشی قەوی بن خۆیان قەویکەن ئەلمەکەیان قەویکەن ئیسە لە هەر زمینێکا بێ تەخەسوسیان هەر شتێک بێت لە زمینەی ئەو تەخەسوسیانە خۆیان بکێشنە سەر ژنانی ئێمە خۆشبەختانە ئێستا ژنان زۆرتر فعالیەتەکە نسبەت بە دایە گەورەکانمان کە مەسەلەن دەغدەغەکانیان شتێکی تر بوو دەغدەغەی ژنانی ئەمڕۆ شتێکی ترە لە هەمووی ئەرسەکانەوە ئەوە بە نظری من ئیتفاقێکی زۆر گەورەیە لێ سپاس بچینە بۆ لای دایەگیانی خۆشەویست دایەگیان چه نەخشێ بووە تایزە کایت کردە کە حەزت پێ کردە کامە نەخشە زۆر خۆش بووە کامە فیلمت قەت لە بیرت ناچێتەوە وڵا فیلمێکمان دروست کە لە هێنە ئاوایی شیانە ئەوە فرە خۆش بوو وەری زمسان بوو بەفر شەرایەتەکەی سەخت بوو ئەری سەخت بوو وەری خۆش سەخت بوو ئێوە قەت بیرتان ناچێتەوە ئەری وەڵا بیرمان ناچیتەوە چوینە شیانی فیلمێکمان دروست کە لە هۆرامان و هەورەمانیش چوون ئەری وەڵا فرە خۆشە هۆرامان عێراق بەڵێ چوینە نزیکە شماڵ کایەتان کرد من بیستمە کە چەندانە فیلمی فارسیشتان کایە کردە لەگەڵ ئەکیپێکی تارانی باسی ئەومان بۆ بکەن لە تارانی چە فیلمێکمان دانی تارانی بوو لە ئەم دێهاتە ئاوایی کوێنەم وت نایسەر نیەنە فیلمێکمان دروست کرد لە دۆنمەیانە فیلمێکمان دروست کرد قەنیان شکان دانی ژنی تارانی نەخچیەوە چی بوو لەوێ وەڵا من هێن ژن بوو قەنم شکان من قەنتانە شکان ئەری وەڵا هەتمان قەنمان شکان
بەڵێ دایگیان چ دەرخاستێکە هەیە لە مەسئولین کەسانێکە خەریکن بەرنمەکەی ئێمە ئەبینێن چ ئاواتێ لە دڵتایەوە حەزەکەی بۆ دەنجامی بن چ دەرخاستێکت هەیە؟ وڵا حەچ گەیزی من هەسم داگیانە پێم دوڕاتشتم بۆ دەرهات جایزەتان وەرگرت ئەری وەڵا هینسانم سەرواتی بوو وە سەپڕەکانم خۆشم گەرەکە بەڵێ ئەسان ئێوە بە فیلمی ئاغای سەلاواتی و وارد ئەری وەڵا بەڵێ چ خاستەیەکتان هەیە ئەو شتم مەتراکن چ شتێکتان گەرەکە کە بۆتانی ئەنجام بن لەش بۆ ژیانتان نەبۆ باری فیلم وشتا وڵا چادان بیژم چە بەڵێ ئەوەی کە ئایا مەسەرەن ماڵێکتان گەرەکە یاوەی کە ئەری وەڵا ماڵێکم گەرەکە ئەیسا ماڵی خۆتانە شکور نەوەڵا ئەها کرێنشینن ئەری وەڵا مەسەن پێتان خۆشە ماڵی خۆتان بێ ئەری وەڵا حەزەکەم ماڵێکم بێ بڕمە ناوی لە ناو ئەوە زیندگی ئەری وەڵا ساحێ ماڵتان ئەری وەڵا نەچمە کرانشینی سەختە کرانشین ڕاستە فەرمە ئەیسا تەنیا زیندگیەکەن نەوەڵا کوڕی کالامە ئاها لەگەڵ بەیەکۆ لەگەڵ کوڕەکەتانە ژیانە بنسەرەوە وەختێکە ئێوە واردی ئەم ئەرسە بوون بە نظرتان خۆتان ژیانتان گۆڕا ئایا زیندگیتان ئەوەز بوو عوەش بووگە لە نایسرە بووین گۆزامان نووسە ناشە لە کەمەل بەنیا بوو گۆزامان نووسەوە لە تەقتەقانە بوو گۆزامان نووسە لەکانی گوزەڵە بوو گۆزامان نووسەوە ئەری وەڵا حەکرانشین بووی بەڵێ ڕاستە فەرمووی ئەری وەڵا سەخت بەڵێ سەختە سەختە ئەری وەڵا ئەیسا ئەگەر پێت خۆش بێ مەسەن نەخشێک کایەکەی چ نەخشێکە حەچگێجێ جیاویانامە هەر چێکی پێ بێژم جای ماشەڵڵا هەر نەخشێکی پێ بن کایاکەی ئەری وەڵا زۆرتر پێت خۆشە نەخشایەکی مەسەن و بێکە دڵ خۆش دڵی خەڵک خۆشکەی دڵی مردم خۆشکەی ئەری وەڵا مردم خۆشم دیتێ بەڵێ تۆ زۆر زۆر مەحبوبی دایگیان ئەیسە مەحبوبی نەک تەنها سنە بەڵکو تەواوی شارەکانی تری بەخوا چینە عێراق نەهاتن بۆ لامدایە گیان باوەشیاناڵ پێمانە خانمەکان چینە سینمە نەچەیان کردە بە دۆماڵە گیانم خۆشبی ماشەڵڵا پێم وایە بە بینەرانی عەزیزیش تایسە فیلمەکانی ئێدای ئاسیای خۆشەویستیان دیبێوە چێژیان لێ برد بێ بەڕاستی کەسانی وەکو دایە ئاسیا لە نەتەوەی ئێمە کەمن کەسانێکە درەنگتر دەست پێ ئەەکەن سینەما یا شانۆ بە سن نییە بە سن و ساڵ نییە بە پیری و جوانی نییە هەر کات کە بنیام ئەحساس بکە ئەتوانێکە و کارە ئەنجام بە دڵی خەڵک شاد بکە و ئەو شتێکە لە ژیانیان لەزەتی پێیا ئەنجامی بە دەستە خۆش بەدایگیان خان میگە لە داری من ئەمەوەی سەبارەت بە ئاواتەکانتان باسمان بکەن چه ئینتزارێکتان هەیە بۆ داهاتووتان چییە بینن؟ ئەنسان هەمیشە هەزەکات ئارەزووی کەس یعنی ئاواتێک کەس ئەوە پێگەی دوارە ئاواتێک تریێس ئینسانەکان زیادە خاهن ئەوە ئەشێ زیادە خاح بن بە نظر من نا بە خۆتخاهیۆ ئەشێ پەرە بن بە خۆیان بۆ چتگەرەوە هەدەف ئاوات هەموو ئاواتیەز وەلێ وەختی هەدەفت بێت پرۆگرام و بەبەرنامەت پێ بۆ خۆت ئەتانی بریتە بەرەوە بە فەرمایشەکەیەوە ئاسان ئارزوو هەدەفەکانمان ئاواتەکانمان ئەسن سن و ساڵ ناناسێت پیر و جوان ناناسێ ژن و پیاگ ناناسێت هەر ئینسانی ئێحساسی کرد نیازی هەست کە بڕێتە سەر پلەگە تەرەقی تێکە چه ئشکاڵێکی هەست وەختێک من ئەوە کە ئاواتم بوێت واقعەتی من دوورۆ کەفتمەوە ئەوەیەک زۆر لە هونەر دوور کەوتمەوە نینکرد ئەوە کە بێ مناو ئیجتیماع ئەوە کە لە ماڵا خۆم ئەم نووسی ئەوە باسی جیاز و لێەوە کە ناهاتم بەنا بەدەلای لەگەرێ فرا یەکێکەوەی کە قینا کاپێوە بن باسی بکەم لێرە تریبونێکی ئازادە هەر سپاسێکە لە زێهتانە یا دەردەغەیەکتانێ باسی بکەن سپاس ئەوە کە هەموو باسی هۆنەرە هەموو شتێ بووگە مۆلەکو تەوایفی یانێ ئەوەی کە باوک کچەکەی خۆیەوە
شوژنەکەی خۆیەوە برا خۆشکەکەی خۆیەوە یانێ ئەگەر کەسێک بێکەس بێت ئیتر شە لە گۆشێکە داکەفێ بۆ خۆی زانن ئەمە زۆر ناخۆشە یانێ ئەوە کە بە نەزەر من دەغدغەی پرە لە هۆنەرمەندەکانە لە خانمەکان و ئاغاکان من بووگم دیگمە مەسەڵەن خانمی گیری ئاگە لە هەلە لێداگە کە مەسەڵەن بڕێتە بان سەحنێ تاتر بان سن بازیکە کایەکە هیچ کەی نێبووگە واقعا ئەوە کە هەچیشتە بووگە ڕابتە ئەمە ناشیدین و ناخۆشە ئازاردەهەندەوەی کە ئەگەر کەسێکت نەبێت کە بتبات تۆ حتا بە وجودی تەلاش و نەتوانی کە وارد ببی تۆزێک بەڕاستی ئازاردەهەندەیە مەخصوسن بۆ جوانەکان کە تازە ئەوەڵ ڕێگایانە تازە گەرەکیانە دەست پێ بکەن ئەمە بە نەزری منیش ئینسانی نیەوە ناخۆشایەندەیت فەقەت بە نکتەیەکی زۆر زۆر خاص ئیشارەتان باڵێ ئەمە سەکە باشە من ئیسە شاید تانیوێتم ئەم مەسەلەمە ئەو قدرت من لە خۆما دیوێ حەلم کردوێت لە زمینێکتر هۆنەرە هۆنەر فقط ئەوە نییە تۆ بڕی کایەکەی لەبان سەحنە و یا بازیکەی بۆ فیلمە سینەمایی یا حوزورۆ بێت ئەتانی بە قەڵەمەکەت ئەو دەغدەغەگەرە بکێشی تەبان کاغەز بە شانۆ بە شێعر بە داست چیرۆک بە هەموو ئەمانە ئەتانی وەلێک ئەی کاش هەر کەسێک ئەو شتەوە حەزی پێکە بیتوانیای پیادەی بکردای من خۆم یەکی ئەم چەند ساڵە حقیقەتەن خۆم ئەگەر خۆشم نایبێژم خۆم مەسامە خۆتخواهیە من بۆ گشت مردمەکان بۆ گشت ئینسانەکان حەزەکەم ئەمە بوێت وەلێ من یەکی خۆم هیچ کەسێک بە من نێوت کە یانێ مەسەڵەن ئەگە ئەمتانی ئەو پەتانسیەلمە لە خۆمە ئەدیگە کە کایەگەر فرە بکەم بازی بکەم لەبان هەم سەحنۆ هەم لە بۆ فیلم وەلێ پیشنەهات نادریا بەنابەری دانیشتم ئاتان نووسی ئیترەوەی کە پیشنەهاتان پێ نادرا لەوەی کە لە فیلمێکا بند جۆرێتر ئەنێرژیەکەی خۆتان خاڵی کردو ئەتان خوێندۆ ئەتان نووسی و ئەمە کارێکی خاصە من گەرەکمە باسی یەکشت کەم ئەوەی کە بینەرانە عەزیز ئەوەی کە ئێمە مهمانەکانی ئەمڕۆمان دوودانە نەسڵی متەفاوتن کەسێکە ئاکادمیک خەریکە ڕشتەکە ئەخوێنێ خانمی سارا گەلەداری و دایە ئاسی ئەزیزمان کە خەریکە بە سوورەتی تەجروبی کارەکە ینی بە سوورەتی تەجروبە ئێمە ئەم دوودانە نەسڵەمان هەیە بەیەکەوە ئەو دوودانە دیدگا جیاوازە و ئەو دوودانە سەبکەمان هەیە و چەندێک خاص ئەتوانین چێژ بەرین لە تەجروبەی هەردووکتان دایەکیان ئێژم کە تااقەتان سەر نەچێ لە بەرنامەکەی ئێمە دایەکیان ئێوە چ کەسێ زۆر زۆر مشەوقتانن لەم ئەرسەیەوە زۆرەوە تەشویقەکان مناڵەکانتانن خزم و کەسنکێن وەڵا مناڵەکان گشتیان حەزەکەن نەوارەکە دەتێنین تەماشاکەن و دەسەتەقنین و ئفتخارەکەن بەدایکیان ئاری وەڵا ئاغاتان لە قەیدی حیاتە نەوەڵاغم نییە بەڵێ دەمێکەیە کە فۆتیان کردا زوو فوتی کرد بەل بەر لەوەی کێ واردی سینما بن ئاری وەڵا من ئەی ئەو بیایە نەی هێش بڕمە سەر ئەری وەڵا ئیترە کوڕەکەم بووە ساقی عەجیزت شوەکە چوم لە تەکیە بەڵێ پس ئەگەڕێتە بۆ چەند ساڵ پێش قەدیم زوو تازە شاهەرەکەتی کردچوو ئەها پس زمانێکە ئێوە ئەو نەقەدیم کە ئێوە مناڵەکانتان خۆتان بەخێوتان ئاری وەڵا مناڵ بوو بەڵێ داماگی بۆ بەختی گۆرم کرد خۆتان گەورەتان کرد ئەری وەڵا و مای شانازیە ئێمە لە خزمەن دایکێکی خۆشەویستی ئەزیزین کە بە شرافەت و مناڵەکانیان بەخێو کرد و ئەیسە واردی ئەرسەی سینەما بوون و خەریکن کارەکەن بەڕاستی ژنانی وەک ئێوە دایگیان مای شانازیە و ئەبێ جوانەکان دەرس فێر بن لێتانەوە وڵا مناڵەکان فرەبوود بوون ئیتر هاوتم پایە گۆڕم کە دنیامانە مەدرسە مناڵەکانم ئیسا خاچین شکر سەوادێکیانش بوو خۆی دەرسیان خوێنە ئاری وەڵا دوانیان سەوادیانش
وەری ئەو دوانەکە سەوادیان نیە. بەێ دای ئاسیە بە علاوەی ئەوەی کە ئەیسە بازیگەرن و مەحبوبی دڵهان دایکێکی نمونە بەڕاستیە بێ بەرنمەیەکی جیاواز ببێت و لە دایاسیە داوت کرێ بە عنوانی دایکی نمونە. دایگیان چ قسەیەکتان هەیە بێژن؟ قسەی ئاخرتان چییە؟ وەڵا ئاخری بێژم نازانم بێژم دایگیان ئەزیزەکەم ئەو شتێکی پێت خۆشە لە دڵتایە؟ وەڵا من ئەم فیلمە گەرەک بوو بڕم کارکەم مناڵەکان گەورەکەم با دەستدا نەکێشن لەمەدم بامەدم خراوم نێژن بامەدم خاسم بێژن من ناو خیابانەکە دانشنە بێژن ئەی دایک باوکیان نییە فەقیریەکەن ئەوانە مناڵم هاوەدە پایە گەورەم کرد و دانەدانژن ماوەت بوویان و بەێ هەموویانە دامەرزان بۆ ئەری وەڵا ئیسە سییانیان دامە زیان شکر و دانێکم ماگە دامەزن دەستە خۆش بەدایگیان خەزانێ. خانمی گەلەداری ئەزیز ئێوە ئەگەر کەپتانەوێ کە فیلمێک دروست بکەن حەزەکەن ئایسە لە حاڵی حازرات لە موردی چیۆ دروستیکەن؟ یعنی دەغدغەی ئەسلیتان چییە؟ چ شتێ لەم فیلمەکەتانە نیشان بن بە مخاتەب؟ دەغدغەکە زۆری هەستژن ناتانم بێژم ئایسە لەسەر چا سوورم لەبان چۆمە سڕم کە وەلە خۆ هەر ئانچکە بەژن ارتباتی هەست هەر ئانچکە ژن لە تەکیا دەرگیرە ئیسا لە تەک شوویە ئیسە لە تەک کاریە ئیسە لە تەک مناڵیە لە تەک ئیشتماعە لە تەک بەرخۆردگەرێکە لە ناو جامعە لە تەک ژناکرگێت دنیا فرە مۆدێڵنی تەبووکە بە سەمتەوەی چا سۆقی پەیاکرگە چووگە بەرەوە لێ فەرهەنگەکەی هێشتا جێگە نەکەفگە شتێک ئەو کۆمەک کار ئەو فەرهەنگە بڕێتە سەر. من مۆزوعی ناکەم یعنی ناوبووم بژم ئەو مۆزوعە لە حاڵ حازرا خەریک نووسیندودانە فیلمنامە چون بۆ ئێمە دەرسەکەمان هەر گەرەکمانە فیلمنامەمان گەرەکە گەنێ ئۆستادەکانمان گەرەکی واحد های فیلمنامە نوویسی گزارش نوویسی خەریکم مۆزوع گەرێک هەست کە لە مناڵی خۆمەوە هەلە زێنما مەسەڵەن تەسویر سەراسەر تەسویرە لە ناو زێنما حەزەکەم ئەوانە پیادەکەم لە ناو سینەما لە ناو کارەکان فکرەکان خۆم پیادەکەم ئۆچتگەرەوە لە مناڵیەوە بۆم بووگە مشکلاتگەرێکە لەسەر ڕێگەمەوە بووگە. ڕاستە فەرمونون خانگە لەداری شتێکە فاحشترین شتێکە بەرچاوترین شتێکە ئایسە باعیسی وەکو سەدێک لە بەرپایژنانە چییە کارکردن؟ ئایا لە دەرەوەی ئەمە ڕیشە شناسیکەین ئایا لە دەروی ئیجتماعە یا لە ناو خودی خانەوادەکانە؟ دوودانەکەی وتم خەریکە بە مۆدرنیتاچێ وەلەکان باڵە خۆشببختانە وەلەکان مۆبارزەی گەرەکە جەنگی گەرەکە یعنی ئەشێت تۆ جەنگ هەیتەک هەچیشتا یعنی نەبە جەنگێک کە بە سۆڵح بگەیت یعنی تۆ ئەشێ قسەکەی تۆ ئەشێ بێژی من گەرەکمە کارکەم من یعنی تۆزیح بی هەم لە ماڵەوە ئەم مشکلە هەست بەداخەوە من دیگمە هەتا مەسا من باخۆدم بووگە تەکسریک لە مناڵگەرێکە هەتا گەیکان بووگە بچنە سەر سەحنەی فیلم برانێ هێشتگە شویان نێهێشتگە باڵێ یا مەسەڵەن باوکیان نێهێشتگە ئەمە بەستگی هەست تۆ چجۆری خۆت بناسنی بە جامعە یعنی ئەمە بەستگی هەست کە ئەمە جۆهەرێ ئینسان خاس بێەوە باسی جیاز وەلێکە تۆ چجۆری خۆت کێشیتە سەر بازێ کەس وەقان خۆت ساختە تێن بدونە حاشی و پەراوێز کار خۆیانەوە نەبەرە و قەبیشن و هیچ کەسێکیش ناتانێت هیچ ئاتۆکیان لێ بگرێتە زانن ئەمە بەستگی بە خۆدە ژنەکان هەست کە چیان گەرەک بێت هەروە ئەلەکی ئەگەر گەرەکیان بێت وەختەکانیان پڕۆکەن منە هیچە دەستگیریان ناوێت لە دیت منەوە وەلێ ئەگە گەرەکیان بێ هەدەفمەند قەوی
بە علم و بە دادەگەر خاص و بە ڕۆژ ئاپدەیت بن لۆ سوورەتە ئەتانە موافق بن و قسێکیان بێ بۆ وتن لە جامعە هیچ کەسێکیش هیچ ئاتێکیان لێ ناگرێت و بە عنوانێ ژنە موافق ناویان لێ بوو. بەڵێ خۆ هەر بگەڕێنەوە سەر چیرۆکەکە مەسەرەن ئێوە چیرۆکە نووسنگەرێکتانت چاپیکەن ئایا کەسێک هەیەکی حمایەتان لێکا یا ئەوەی کە ئسپانسەری کارەکانتان خۆتانن؟ من ئسپانسەری کارەکانم خۆم بووگە تایسا و کتێبگەرمەکە چاپ بووگە منتەها بۆ کارەکان بعدیم یانێ شاید باوەڕ نەکەن من چەند جۆڵت کتێوەم دەفتەر شێعرەکانم 3 دەفتەر شێعرم 2 دانە ڕۆمانم هەروە دەنیاگە ئەگەر مەشون کەسێک کە هۆنەرمەند بێ وە هۆنەر دووست بێ وە خۆی ناو کارەکە بێت کە پەرێ پێبات بۆی ئەرزش قایل بێت بۆ ئەو وەختە مندام نیاگە بۆ ئەم کارە ئەو فکرێکە پیادەم کردە لەبان چیرۆکەکەمەوە لەبان شێرەکانمەوە و دانێت واقعەتی مشکلەکە وەسەیە کە ئایسە من هەسە حتا ئەگەر ئسپانسەریشم نەبێت پێ ئەهمیەت بن ئەلان من کتێوەکانم چاپ بووگە 2 کتێوە 2 دفتر شعرم متاستاز و راه خورشید. بله فارسی؟ بله فارسی. منتها واقعیتی هیچ تبلیغی که بنا کری آگاه انتشاراتی که لسنا من واقع انتشاراتی با من چاپی کرد چند ساله ولی اصلا صحبتك لما الدنيا من خوام بو خوام لدنيا مجازية سریک لە شێرەکانم دانیاگە سریک لە نوشتەکانم دانیاگە یعنی پەرێ نەداگە پێ ئەوە نییە کە فقط تۆ ئەسپانسەرێک بۆ بێ کتێوەکە چاپ من خۆم ئەسپانسەر خۆم بووگە وەلێکان ئەوە نییە کە تۆ فیلمەکەت ئای ئەنتشارەتیەکە تۆ فقط چاپیکا بۆت ئەو موازەفە کە ئەم کارتوە تەبلیغێکی بۆ بکات لەسەری قسەکە داینە لەناو چەندانم وبلاگێکە بۆی دروستی کردگە سایتێکە هەسی فقط چاپیکەن و هەقی چاپ بسێنن. باڵێ بەس من هەروە دەستم نگایش کە بۆ ئەم کارەکانترم گەرەکمە بە فکرۆ یانە فکر لە پشتیۆ بێت بیەمە دەست کەسی دڵسۆز کارەکە یانەی کۆنەندەی کارەکە بێت یانەی خۆی لەناو هۆنارا بێت حتا ئەتان بژم دەست بە قەڵەم بێ خەریکە فکرەکەمەوە لەسەریکە پێم بەکێ کوێنە کام انتشاراتی کە من بناسنێت بەلاخەرە من کارێکم کردگە زەحمەتێکم کێشاگە بخوێنگێت دەست بە دەست بێت فکرەکەی من ئینسانەکان تر لێ استفادە بکەن من هەمیشە وە کۆڵەوە سابە شەنمۆ تۆشەی منەوەسە تۆشەی من شێر و چیرۆکە هەمیشە پێمە لە خزمەتتانین و پێمان خۆشێکی شێعرێکتان بخوێنەوە. باشەکەم هەمە خەمەتانە مرسی. بإجازة خوتان بإجازة خوتا سيجان فهمون لطيفة من شعر كردي تان بو أخوانا هر صبرت بجنا بجنان نسيمة من بدستي شاخكاني أرخوان داد لكاني أكم بچاوە گەشەکانی مانگ تمشای شەوگارەکەم کە خوەرەتاو هەڵدێت ڕوونەبم چیاکان بۆ کۆڵەکەی دڵمەن مەلای شانم و خەفەتەکانیشم پرچ ئامە دەم بای هەناسە سەردەکانەوە وردە ئەبم بە ماسی ڕەشی بچکەلە کە لە زریا باڵەگرمە و ئەبم بە پەپولەی شین ئەستێرەی گەش و نەژاکاو من لە وڵاتی مێخەت بووم بە ژن بووم بە ژیان بووم بە هەنار بووم بە شۆڕشگەرێکی مەزن بووم بە قەڵەم بووم بە شانۆ بووم بە فیلم قرتیاگم فرەیم بە فرەیم سوورم هەناسە بە هەناسە گەڵاڕێزانم ڕەشەبام بەفرم هەرسم لە درزی لاپەڕەی ئەوین چاوەخشتنم بۆ مەم زینم کە ماچ لە قوڵایی دڵمەوە دایەس ئاخ چەندێک سەختە دایک بوون ئاخ چەندێک سەختە و باوک بوونیش
شمشاڵی بێدەنگی ساسکەن با ڕۆژگار ڕووی لەمە ڕەشتر نەبێت شمشاڵی بێدەنگی یانێ ورەی سالارە ژنێک کە ون نابێ لە جیهاندا هەرگیزە و هەرگیز هەرگیز دەستان خۆش بێ بەڕاستی چێژمان بێت و ئەوەی کە ئەو ڕۆحی ژنانە کە باستان کرد بەڕاستی لەناو شێعرەکەتانە دیار بوو ئەو وشانەکە ئیسفادەتان کرد بوو مێخەک بەڕاستی شێعرەکەتان منی بیری دارستانێکی سەوز خستۆ لە ناکاوە من ئەو هەستم کرد نازانم کرد دەستان خۆش بێ زۆر سپاس بینێرانە خۆشەویست گەشتین بە ئاخری بەرنامەکەمان بین و با ڕسمە قەدیمەکانمان ڕسمی باپیرمان بپارێزین و پەرە بین بەمشتا ئێمە لە نتەوەکەمانە هەمیشە ژن و پیا و لە کناری یەکە بە یەکۆ تەلاشیان کردە چ لە بنەماڵەکانە چ لە دەرۆ لە کاری دەرۆیە بە هەمیشە لە کناری یەکا بوون بێنۆ بە پاڵپشتی ژنانی تەلاشگر پاڵپشتی ژنان بین و هانیان بین بەرەو ئاواتەکانیان نەک ئەوەی کە بین بمانە و سەدێک بۆ ڕێگاکەیان زۆر سپاس بینەرانی خۆشەویست کە بینەری بەرنامەکەمان بوون هیوادارم کە کات و ساتێکی خۆشتان بێ زۆر سپاس کە تەشریفتانێنا مەمنون تەشەکر